لە دوای دروستبوونی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن بەرامبەر دوو دەسەڵاتەکەی هەرێم، ئیدی دۆخی هەرێم لەگەڵ هەر ململانەیەک بەرەو چەقبەستووی سیاسی هەنگاوی ناوە و هەموو چەقبەستوویەکیش بە قازانجی دەسەڵات شکاوەتەوە. هەرچی شەڕی بەرەی ئۆپۆزیسیۆن بووە بەرامبەر ئەو دوو هێزەی دەسەڵات لەسەر نادادگەری و خۆرخکاری و پێشێلکاری یاسایی و سیستەمی حکومڕانی و داخستنی پەرلەمان و خوڵقاندنی قەیران لە دوای قەیران تا دەگاتە دۆڕاندنی نیوەی خاکی نیشتیمان و دوجاریش دزینی دەنگی هاوڵاتیان لە هەڵبژارنەکەی 12 ئایار. ئەنجامەکەی هەر چەقبەستوویی دۆخی سیاسی نێوان لایەنەکان بووە، هیچ کاتیش نەگەشتونەتە سازان. تەنانەت قەیرانی دارایی و ناشەفافی دەسەڵات لە داهات و خەرجیەکان خەونی حکوومەتی بنکەفراوانیشی لە گۆڕناوە. لەگەڵ بێهیوایی زۆرێک لە هاوڵاتیان لە هەردوو بەری دەسەڵات و ناڕازی بەشێک لە بەرپرسانی لایەنە ناڕازیەکان هێشتا بە هیواوە چاوەڕێ دەکەن هەڵبژاردنە پەرلەمانیەکەی 30 ئەیلولی ئەمساڵ ببێتە هۆکاری تواننەوەی بەستەڵەکی سیاسی نێوان خەڵک و لایەنەکان و باشکردنی دۆخی سیاسی و ئابووری هەرێم. هەست دەکرێت کە چەقبەستوو بێ، بەڵام من پێم وانێت بەو شێوازێ چەقبەستوو بێت، چونکە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە دەبینین بارودۆخی عێراقیش بە شێوەیەکی گشتی کە لە دوای هەڵبژاردنەکان تا ئێستاکە بارودۆخێکی ناجێگیرە خۆی پیشاندنەکان لە عێراقا هەن. بۆیە هەرێمی کوردستان بۆ پێویستی بەوە هەیە کە تا ئەندازەیەک سەقامگیری تیا ئەنجام بدرێت بۆی کە بە شێوەیەکی ئاسایی و هێمنانە ئێمە بەرەو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بڕۆین لە سینۆ، چونکە لەوانەیە هەندێک لایەن ئەگەر فەوزا و ئاژەوە هەبێ بیکەنە بەهانە بۆ دواخستنی پەرلەمان. بۆیە با ناوێنین چەقبەستووی ناوێ بنین بارودۆخێکی هێمنی پێش هەڵبژاردنەکان و پێش بانگەشتی هەڵبژاردن بۆی زەمینە سازی هەبێ بۆ هەڵبژاردنێکی ڕێک و پێک و سەرکەوتوانە. ئەنجامی حکومڕانی 27 ساڵی دوو حزبی دەسەڵات، قڕکردنی گیرفانی خەڵک و فەرمانبەران و پڕکردنی ژێرزەوی و خەزێنەکانی حزب و خزم بووە کە تەنها تروسکایی بۆ نێشتنی نادادگەریەکانی حکومڕانیە و دوو حزبەش بەرەی ئۆپۆزیسیۆن بوو کە لە دوای زیاتر لە 8 ساڵا و بەرەیەش نەیتوانیوە گۆڕانکاری ڕیشەیی لە حکومڕانی هەرێم دروست بکات. بۆی کە ئەم دۆخە بگۆڕێ، بۆی کە ئەم سیناریۆ بگۆڕێتەوە پێویست بە کۆمەڵی میکانیزم هەبووی کە لەو میکانیزمانە ئاشکردنەوەی کۆمەلگا بوو، ئاشکردنەوەی شەقام بوو، ئاشکردنەوەی دەنگدەران بوو بە پرۆسی سیاسی و بە پرۆسی هەڵبژاردن. ئێستا ئۆپۆزیسیۆن من قسەم لەسەر نییە کە قسەی جوانیان کردووە لە تەلەڤیزۆنەکانەوە لە میدیاکانەوەیە وعدی زۆریان ناوە. قسەم لەسەرەوەی میکانیزمێکی خەڵەت و تێگەیشتنەکان بۆ پرۆسی هەڵبژاردن تێگەیشتێکی غەڵەت بوو، چونکە عەمەلێکی ماتماتیکی یعنی پێویست ناکات بۆی کە ئینسان زۆر سەری خۆی پێوە بێشێنێ. لەم عەمەلەی ماتماتیکە ئۆپۆزیسیۆن بەداخەوە نەیتوانین سەرکەوتوو بێت و ئەم نەتیجەی کە ئەیبینین بەشی هەرە زۆری بەشی حسەی شێری ئەم دۆخەکە لەسەر شانی دەسەڵات، بەڵام نەگۆڕینی دۆخەکەش بەرپرسیارەکەی کە سەرشانی ئۆپۆزیسیۆن. بە بڕوای چاودێرانی سیاسی پێدەچێت لە دوای ئەو دۆخە پڕ لە نەهامەتی و قەیراناویەدا تاکە هیوایەک بۆ خەڵک و بەرەی ناڕازی مابێتەوە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێت کە خۆشگوزەرانی و نێشتنی گەندەڵی و چەسپاندنی دادگەری بێنێتە ئاراوە، کاوەش تەنها بە لایەنەکانی بەرەی ناڕازی ناکرێت، بەڵکو دەبێت خەڵک بە بەشداریکردنیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان و هوشیاریان لە هەڵبژاردنەکان بۆ ڕێگری لە ساختەکاریەکان و کۆتایی هاتن بە نەهامەتی چەند ساڵی ڕابردووی دەستی دەسەڵات ڕۆڵیان هەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.